قسە ناکەی قوربان قارەمان ئەمە توی نەوەڵا منم بە شەرەفم زانی مدیر عامی ئەم جلانە چێ لە بەرتان نەکبەت بۆ عیبی چییە قوربان عیبی نییە کوڕی باوکم ئێسەیەکی بێوەزانە تۆ مدیر عامیت و مسکرتێری تۆ حەدم نییە هەر جەنابەت مدیر عامی قوربان من لە خزمەتە دەبڕ دایکەنە چی داکەنم قوربان ئەو جلانە چاکەتەکەی بەرەداکەنە کوڕە قوربان من هەر لە ئەسڵەوە پۆشتە و پەرداخین و ئاوها هێناومانە من ناتوانم دایک کۆرە دەدایکەنە پۆشتە و پەرداخی چی ئەزانم پۆشتە و پەرداخی چاکەتەکە داکەن و نەجاتم بێ یعنی هیچ مەجالی تێ هیچ مەجالی تیانی لا حول ئەوە دابکە دەستە خۆش بێ تۆ کوڕێکی زۆر باشی ئەوە 10 ساڵە لای منی ئەوەنگە گلەیم لێو نییە چاکی جەناب تەمەند درێژ بی ئیشەڵڵا جا قەراری شماوە شتێکە بۆ زیاد دەستەکانت خۆش نایکەم پەشیمان بوومەوە ناوێرم قسێ بکەم یەکسەر تۆ ئەڵێ باڵە بەسەر چاوم تێگەشتی من یەک گلەیشم لە تۆ هەیە فەرمو قوربان گلەی چی ئێمە وەفدیە بۆ لامان خەڵجیە بۆ لامان کە ئەچین بۆ مەطعەمێ من مدیر عامێکم داوای برنج و شلەیەکی ساداکەم جەنابی شۆ وەڵا با قۆزی بێ اینجا قوربان تخۆ هەتا قۆزی وەستاوی خەڵک ساداخوا ئەزانم نایخۆ بەڵام بەساقم لەسەرەوە ئەمرمان بواتۆ قۆزی بۆ بە سادا کەباب بۆ بە شفتە گەز بووە بە قاورما خۆمە دەسەڵاتی من نییە لەسەرەوە ئەمراتوە ئێخە قوربان مەعیدەی خۆمە هەر کەسە چێتە قەبری خۆیەوە کە سارێوێ هاڕێ هیچ مشکلەی نییە ئەگەر مەزدە نەخۆشی و زەخت و شەکرۆش قارەمان واز لەو شتانە بێنە بڕۆ کاکی جان ئەوم بۆ بەرە بۆ مەحموود یاسا باشە ئەمریکی تر نەبوو باش ها قوربان وڵای گورم چوو بوورە ئەوە کابرایەک هاتووە ئێوە ببینێ چییە؟ وەڵاهی نازانم قش بژێگە دەبابێت باش چاچی قوربان بەخێر باشیت سەلام دەستێ ماچەکەم باشی شکر ئەمریکا وەڵای قوربان هاتووم لەم کۆمپانیای جەناب تا ئەوە تعینم کەی بە کرێکاری بێ بە فەڕاشی بێ بە کارگوزاری بێ بە باخەوان بێ هەموو شتێک ئەزانێت تۆ لەسەر خۆ فەرمودانیشە لە حوزور جەنابتە من دانانیش نامناسی ئەرە دانیشە کاکە بووی قسە بکەین بە قوربان من خزمەکارم لە بەردەم جەنابتە دانانیش دەوەڕە قەڵا دۆستکان مەگەدانێ حەدم نییە دەبردی چاو بە شەرەف مەڵی پێژەی بەلەدیە بەخێر بێ دەستێ مازەکەم باشیش چا قاوە شیر کاپوچینە حەزی لە چییە؟ نەوەڵام نەشتان ناخۆم قوربان شەرم مەکە شتێک هەرە خوریە بەخوا ئاوەکەی هەفتەی جارێکی خۆمەوە لی سەلامەت بی ئەمریکا بزان بۆ چی هاتووی وڵای قوربان هاتووم لە کۆمپانیاکەی جەنابتە هەر ئیشێکم پێ بسپێری بەس دەزمەنێ بەڕوومەوە هەموو ئیشێکەکەم بە قشتا دیارە زۆر زیرەشی لە زەراعەت دەزانی بێ قەزابی بن اختصاصم سەراعەیە هیوایەتمە خاصن لە حەقلی گەرمە شامیە دیارە قژە لە هینەکەیە چێ لە مووی گەرمە شامێکاچە بەڵام ئێمە زۆر زەرورین بە ئاسنگەرێ بێ قەزابی ئاسنگەری جارێ من 4 ساڵ لە ئەڵمانیا هەر خەریکی ئیشی ئاسنگەری بووم بەخوا دوو لۆری ئاوە بۆ نووسێنم بەیەکەوە ئەڵڵا ئافرم یەک دەقەبا قارەمانە بۆ بانکەم قارەمان باوکەڕۆ قارەمان کێ ئەمە قارەمانە بەڵێ جاکۆسە پشیلێک ڕاوێنە بەڵێ قوربان باشەتی پێم نەوتی و چاکەتە لە بەرنەکەی بۆ لە بەریەکەی ئەمرەکەی قوربان ئەوە تۆ چیەکەی قوربان تۆ نەوت کۆرە بن بە قارەمانم و دەدانیشە ئەخە پێم وتی هەموو ئیشێک ئەزانم دەستێ خۆش بێ قارەمان ئەم پیاوم ببەر بۆ لای ئاسنگەرەکە بزانە ئاسنگەریە زانێ وەڵا قوربانەوە خوشکەزایەکی خۆی هێناوە ئیشەکە نەبابە تو واز لەوە بێنە لە دارتاشیە زانی قوربان خەبیرم لە دارتاشیە لە دار نییە حوشترێ بۆ دروزەکەم ئێ باشە بۆ حوشتر بۆ فیل نەبێ وەڵای تر هاو بەدەماژینە حوشتر چیە باشە بۆ نمونە ئێستا لە قێداری ئاوا چەند تەبەق مەعەکسی تیا هەبێ وەڵا بۆ حەجمە 200 نەخێر 300 نەوەڵا بڕۆ بۆ 400 تەبەقی تیا هەبێ والله ئافرم ئەشەمبیلا چاکی لێزانی قارەمان بیبە بۆ وەرشەی دارتاشیەکە بزانە دارتاشیەکەی چۆنە وەڵایی لەمەیانە شانسی نەبوو برازایەکی خۆم بردووە لە ویشەکە ئەرێ تۆ چیت بە شەری چی نەکبەت کولی بەختت گیراوە گیراوەژت نییە نابێت دەست بنێ بڕوو بەخوا بۆ بکەیتەوە چی بۆ بکەمەوە کونی بەغزم جان تۆ لەوە چێ بە غەڵەت هاتوێتی بۆ من فاڵچیم چی دانیشم کولی بەختی تۆ بکەمەوە دا هەسە بڕە دەرەوە خوا حافیزی بێ ناڕۆمە دەرەوە بە ساقەم دەستێ ماجەکەم دەزمەنێ بڕوومەوە کاکە وعد دەمێت لە جاتی قارەمان بۆ بگرم چی بۆ ئەگری پشیلەکەی کە ڕاوێنێ خۆ بۆ ناگیرە ئەرێ کاکە سەرمان مێشێنە ڕجای خوال یەکەم میشمان زۆرە دەستە خوا حافیزی بێ ناڕۆم توخوا دەزمەنێ بڕوومەوە زانجو فەقیرم پێویستم بە ئیشەیە کاکە مێزەکەتان بۆ پاکەمەوە خۆنەکانتان بۆ یاکەکەم وڵی مناڵەکانتان نەکەوێنم تەلەفۆن بۆ گۆژیرێکەکەم خوێن تا خەویلەکەی بەس ئیزنم مێن قەی ناکە
ئەوە بڕیارممان لای خۆم تەعینەکەم مانگی 50,000 بەمێ. بە قوربانم دەستێ ماچەکەم من ڕازیم. ئاخر مانگانە نەک ڕۆژانە مانگی 50,000. مەمنونیشم ڕازیم. ئەرە قوربان زۆر سەیرە. بۆ بۆی ناکەی بە 40,000 خۆ بە هەموو شتێ ڕازیە. 40,000 بەمێ؟ نەوەڵا حەزەکەی بیکە بە 20 بزانە دەستێ ماچەکەم یانە کاکە ڕازیم. ئەرە تۆ بەشەری؟ ئەرە تۆ بۆ نە فەقیر و نەکبەتی کاکە کەس هەیە بە 25,000 بە 40,000 بکە؟ بابە تۆ علاقە و چییە؟ من ڕازیم بە هەموو شتێک ڕازیم. زەلام هەیە بە 50,000 بکە و پەڕی خواردنەکەت دەرناچێت. من بە 50 دەکەم بە 40 دەکەم بە 10,000 بێ. هەی قڕم ساغ ئەمە لێرەی برارۆ کۆڵان و جادە نەما بە گوشوانەگەڕێن مرد و مرێ ئەمە تۆ چێکەی لێرە ها؟ فەرموو کاکە بەخێر بن چیتان هەیە؟ ئەما بینی ئەمە لە شەتخانە ڕێ کردووە. چی؟ جا قوربان ئەم هەتیوە ئەوە نە سەریعە بە شەرەفم مێرزەمەنی ناگرێتەوە ئەمە لە شەتخانەوە ڕای کردووە لەو سا بە دوایەوە. کاکە حەمەجانێ بۆ عەزەتی خۆتان ناو بچنەوە بۆ مەخفەر من تازە ئیشی خۆم دەستکەوت لێرە. جوانە هەستە گۆرەسە قڕم ساغ ئیشی کاری چی؟ 5 پۆلیس کەوتێتە ژوورە لە بەرقادری تۆ. 5 پۆلیس؟ ئەرێ بەڕاست کاچی پۆلیس من سەر لە شتێ دەرناکەم. هەرچەندی قەتیێمێ ئەمە لە پیاوێکی عاقڵە چێ لە شێت ناچێت. والله قوربان چی ئارستم منی سەرم لێ دەرناچێت. ئەم پیاوە ئەنواع شەهادەی هەیە. شەهادەی دکتۆرای هەیە، شەهادەی فیزیای هەیە، شەهادەی کیمیای هەیە. یعنی پیاوێکی زۆر پیاوانێ بەڵام من نازانم ئەم پیاوە بۆ شێت بۆ دەسەی لێ دەرناکەم. ئەرێ بۆ نازانی کاک مەحەممە خۆ لە مەلەفەکەمە هەیە ماڵە بە قڕ نەگیری ئەزای بۆچی شێدون کاکە جانجۆ بگەن با بۆتان باسکەم. من کابراایەکی بەجددی نیشتیمانەکەی خۆم زۆر خۆشەویست. لە ئەوروپا 2 عانم هەبووتم بۆ لەوێ خەرجیکەم با بم لە کوردستانە خزمەتێکی پێ بکەم. مەشروعێکی جوانم کردەوە. ئەم خسە بەردەمی هەر مەسئولێک ئەوە حێسەمەوێ. هیچێگەی حێسەمەوێ هیچێگەوی نیسبەمەوێ. منیتم ڕازی نیم نیشتیمانی خۆم نافرۆشم ئەو خەڵکە با خزمەت کرێت حتی ڕاگەیاندنەکان تەلەڤیزیۆنەکان هەیە کۆم کردەوە. ئەوەی لە دڵما بووتم بە سارد و بەگەرمەوە وتم هەڵا شەوێکیان ساعت 12 بردیانم. تعزیب لێدە یەک کارەبانەیە لەسەرم شتێکی شین و سپیتێکە بووی یەکشتم بیر نەما ئەشەمبیلە ئەوەم بیرەکە کاک مەحەممە ئێستا نانەوەی هەیە لە گەڕێکی خۆ. کوێراستە قڕم ساغ نانەوەخانەی چی بۆ من شێت ناگەی بەخۆتەوە. هەستە پێشۆسە نایم نایم چییە؟ هەستە پێش بکە بەڕەقسەتی خۆ. هەستە پێش کۆ هەستە پێش هەستە دێسە مەگەی نامونیم نییە. بەڵا پێش بکە. تووشی چی بووی تو سێریکە؟ کورە دایکێنە.